کاک ئەحمەد سەرەتا زۆر سوپاسە دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دیدارە لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا و سوپاس بۆ ئامادەبوون لە ئەستۆدیۆی بەشی کوردی. سوپاس بۆتەوە کاک بڵێن سوپاس بۆ تەواوی ستافی بەشی کوردی بەڕاستی جێگەی افتخارن بۆ ئێمە کە توانیتانە لێرە دەنگی کورد بەو شێوە فراوانە بڵاو بکەنەوە. زۆر سوپاست دەکەم. بەلەوەی بچینە ناوڕۆژی سیاسی عێراقیەوە جەنابەت وەکو سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە خولی پێشوودا حەز دەکەم هەندێک پرسیار سەبارەت بە بودجەی عێراق و داهاتی عێراق بکەم. هەمیشە بودجە کێشەی تیادا بووە لە کاتێکیشا کە پەسەند کراوە کۆمەڵێک کورتێنان هەبووە لە بودجەدا. ئایا کەم و کوڕیەکە لە بودجەدا بووە یاخو کەم تەرخەمی لە چۆنیەتی جێبەجێکردن و گەیاندنی ئەو بودجەیە بۆ خەڵک؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من بڕیاردەری لیژنەی دارایی بووم بۆ ماوەی 4 ساڵ و وەکو نوێنەرێکی کورد لەوێ مامەڵم کردووە چکە لە ماوەی ئەو 4 ساڵدا بە هیچ شێوەیە باسم لە پۆستی حیزبی ئەوانە نەکردو. ئێستش خۆم بە نوێنەری خەڵکی کوردستان نەزانم تا لەو پۆستە مابمەوە و ئێستش وەکو نوێنەرێکی پەرلەمانی فعلان هەر خۆم بە نوێنەری خەڵکی کوردستان ئەزانم بە تەواوی پێکاتە و حیزب و چین و توێژەکانەوە. سەبارەت بە بودجە لە هەموو وڵاتێکە کاک بەڵێن نظامی اقتصادی ئەو وڵاتە دیاری ئەکا کە چۆن ئەدەواتەکانی بەکارهێنرێ. ئێمە سێ جۆر سیاستمان هەیە لە نظامی اقتصادیە. سیاسی مالیمان هەیە، سیاسی نەقدیمان هەیە، سیاسی ئیتیمانیمان هەیە. سیاسی مالی کە یەکێک لە ئەدەواتەکانی بریتیە لە بودجە، بریتیە لە قانونی موازنە. قانونی موازنە تەبیعەتێکی هەیە سنەویە، واتە ساڵانە ئەم قانونە دێتەوە ناو پەرلەمان و بە 4 قۆناغاڕوا قۆناغی یەکەم حکوومەت ئامادەیەکە، قۆناغی دوم پەرلەمان تەصدیقێکە، قۆناغی سێم حکوومەت تەنفیزیەکە، قۆناغی چوارەم حکوومەت پەرلەمان متابعەیەکە و تەدقیقێکە لە ڕێگەی دیوان ڕقابەی مالیەوە کە سەر بە پەرلەمانە. بودجە لە عێراقا وەکو ئەداتێکی سیاسی مالی ئەو ڕۆڵە کاریگەریەی نەبووە کەوا بتوانێت پلانی ئابووری وڵات لە ڕووی مالیوە گەشە پێ بدە. ئێمە لە عێراقا کێشەی نەبوونی داهاتمان نییە، کێشەی داراییمان نییە، بەڵام کێشەی چۆنیەتی ئیدارەی مالمان هەیە. بەوەی عێراق لە یەکەم بودجە کە لە ساڵی 1924 دامەزراوە تەنها 3 ملیۆن دینار بووە، بەڵام لە یەکێک لە ساڵەکانە کە 2012کە گەیشتووەتە 138 تریلیۆن دینار. بەڵام لەبەر ئەوەی بە پێی پرەنسیپە ئابوووریەکان بەکار نهاتووە سیرەکەی لەسەر ئەرزی واقع هیچ دەرەنجامێکی ئەوتۆی نەدیوە. بۆیە دانانی بودجە لە ئەساسەوە بە پێی ڕێکارە ئابوووریەکان نەبوو. خاڵی دووهەم لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان بودجەی عێراق تەوزیع کراوە بەوەی بەشێکی بۆ هەرێمی کوردستان بێت لەسەر ئیتفاقێکی ساڵ 2005 ئیتفاقێکی عورفی، ئیتفاقێکی سیاسی لە سا حەڤیان بۆ کورد داناوە کە لە ساڵ 2015ەوە پەشیمان بوونەوەکەیان ویزە و بڕگە لابن تا لە ساڵ 2018 توانیان ئەو بڕگەیە لابن بە تەواوی. بە شێوەیەک لە شێوەکان هەمیشە گرفتیان بۆ کورد دروست کردووە. ڕاستە لە ساحەڤەی هەبووە، بەڵام هیچ کات لە ساحەڤەکە نەگەیشتووەتە هەرێم. بۆ نمونە لە ساڵی 2005 کاتێک بودجەی عێراق کە 3 تەصنیفە، بودجەی سیادیە، بودجەی حاکیمەیە، بودجەی عامە. هەمیشە بودجەی سیادیان وردە لە ساڵەکانی بیدایەتەوە زیاد کردووە. لە ساڵ 2005 تەنها 16 بڕگەیە و 5 تریلیۆن دیناری بۆ تەرخان کراوە. لە ساڵی 2018 86 بڕگەیە و 43 تریلیۆن دیناری بۆ تەرخان کراوە. کاتێک کە بودجەکە تۆتەڵ ئەبەی سیادی لێ دەرەکەی، حاکمی لێ دەرەکەی، پترۆدۆلاری لێ دەرەکەی، تەنویە ئەقالیمی لێ دەرەکەی، ئەوەی کە ئەمێنێتەوە لە ساحەڤیان داناوە بۆ کوردستان، ئەو لە ساحەڤە هەمیشە نزیکەی لە 100 تا لە 112 لە باشترین حاڵتا لە 112 زیاتر نەگەیشتووە. لە ساڵی 2018 ئەو لە ساڵ 2015 بەدواوە قەزیە ئیتفاقی نەوتی هاتە پێشەوە کە مەشروطیان کردبوو کە لە کاتێک ئەمە مخالفەی دەستوریە مەشروطیان کردبوو ئەگەر هەرێم داهاتی خۆی دەسلیم نەکە ئەوە حکوومەتی اتحادیش پارە نانێرێ بۆ هەرێم. لەبەر ئەوە بودجە وەک سیاسەیەکی مالی وەکو ئەداتێکیش دژی خەڵکی کوردستان بەکارهێنراوە. ئەمە نەفی ئەوە ناکە کە بەرپرسانی هەرێمی کوردستانیش پشتیان هەیە لەو بابەتە. ئەوم بۆ باسکەی ئەوەی کە هەرێمی کوردستان کاتێک کە تۆ لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیان مامەڵەیەکەی سیاسی با بڵێن نظامی سیاسی لە عێراقا نظامێکی لا مرکزیە، بەوەی حکوومەتی هەرێم نظامی سیاسی خۆی هەیە، پەرلەمانی خۆی هەیە، سوڵتەی تەشریع و تەنفیزی و قەزایی خۆی هەیە. نظامی ئیداریش بە شێوەیەکی تەواو لا مرکزیەتە، واتە بە هیچ شێوەیە حکوومەتی اتحادی دەست ناخاتە ناو دەوائری
هەرێمی کوردستانە بەڵام نظامی مالی لە حکوومەتی ئیتیحادیە نظامێکی مرکزیە واتە هەر دینارێک داهات کە بەدەست دێنرێ ئەبێ بگاتە مرکز و لە خەزینەیەکا کۆ بکرێتەوە پاشان تەوزیعی لێ بکرێت کە ئەمە لەگەڵ ئەو پرانسیپە ئەو سیستەمە نایەتەوە کەواتە هەرێم مولزەمە بە پێ ئەو دەستورێکە دانراوە داهاتەکانی خۆی ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکاتەوە بۆ ئەوەی داوای پشکی بوجە بکە لەبەرەوەی لە ساڵ 2010 دەستکرا بە پرۆژەی گەڕان بە دوای نەوتا لە ساڵ 2009 یەکەم سەفقەی نەوتیمان نێرایە دەرەوە اینجا حکوومەت بیانووی بۆ دروست بوو کە مادەم هەرێمی کوردستان نەوت بۆ خۆی دەرەهێنەوە بۆ خۆی ئەفرۆشێ اینجا ئەو وردەوردە دەستی کرد بە بەهانە تا ساڵی 2013 لە 2013 ئیتر کۆتایی بەوە هات کە بوجە بنێرە بۆ هەرێمی کوردستان بە پاساوی ئەوەی مادەمەوان داهات نادەن ئەمانیش بوجیان نادەنێ کەواتە خەتاکە لێرەوە لای حکوومەتی هەرێم ئەوە بوو بۆ نمونە لە ساڵی 2015 ئیتیفاقی نەوتی کرا کە هەرێمی کوردستان 550,000 بەرمیل نەوت ڕۆژانە ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکە لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە حەسرەن لە مقابلدا لە ساحەفەی بوجەکە وەربگرێ ئەوان بەهانەیانەوە بوو کە ناتوانین تەسلیمی بکەین لەبەرەوەی دانراوە ئێمە وا تێگەیشتوین ئەمە شەهریە ئەوان دایان ناوە یومی بێ ئەم 550 دوایە ئەو ئیشکالێش ڕەفع کراوتیان قەی ناکە لە ماوەی مانگێکا تعدیلیکەن هەرێمی کوردستان هەن نەیتوانی پابند بێ بەو ڕێژە هەناردە بەو ڕێژە ڕادستکردنەی کە ئەبێ بۆیە هەرێمی کوردستان لە ئەسڵی عقودەکانیە کە عقودی مشارەکەی ئینتاجە عراق عقودی خدمەی هەیە نەیتوانی پابند بێ بمەوە لە ئەنجامی پابند نەبوونی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیش پابند نەبوو بە ناردنی بووجەوە لە ڕێکی دیکەوە داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە 2004 و حتا وەکو 2000 ئێستەشی لەگەڵابێ هەژدە لە ڕێگەی نظامی مەقاسەوەواتە تەخمینێک کراوە کە هەرێمی کوردستانەوە داهاتی گومرگی و زەرائب و ئەو شتە ئەوانەشی ڕادست نەکردووە بۆیە حکوومەتی ئیتیحادی بەهانەی بۆ دروست بوو کە بوجە ڕادستی حکوومەتی هەرێم نەکە بەو شێوەیە کە لەوە پێشکەواتە چەند خەتای حکوومەتی ئیتیحادی تیا بووە هەندێکیش خەتای حکوومەتی هەرێمی تیا بووە لەوە لە چوارچەوەی نظامە فیدراڵەکە و دەستورەکە کاری نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان پشت بەچی ئەو جۆرە بڕیارانەیەدا کێشەیەک هەیە لەسەر مەسئلەی نەوت دەستوری عراقی کێشەیەکی تایە ئەو کێشەیە کە بریتە لە 54 مادەی دەستوری عراقی نووسراوەی نظم ذلك بقانون واتە دوای بەقانون لەبەرەوەی زۆر بەپەلە دەستور تێپەڕێنراوە یەکێک لەو کێشانەی کە کورد هەیەی کێشەی داهاتە تەوزیعکردنی داهات تەمان کورد سێ کێشەی ئەساسی هەیە کێشەی خاکە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسیە لەگەڵ کێشەی دارایی کێشەی خاکی لە مادەی 140 دەستورا بۆ دانراوە کە بێ معالەجە بکرێت کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی لە مادەی 105 دەستورا دانراوە کە بێ معالەجە بکرێت کێشەی داهاتە تەوزیعکردنی داهاتەکان لە مادەی 106 دەستورا دانراوە ئەم سێ مادە دەستوریە هەرسێکیان وی نظم ذلك بقانون ئەو مادەی 140 هەمومان ئاگامان لێ بە چه ئاقارێکا ڕۆیشتووە مادەی 106 دەستور مادەی 105 دەستور تا ئێستا هیچ یاسایەکی بۆ دەرنەچووە کە چۆن تەوازونی پێک هاتەکان لە عێراق ڕەنگ بدەن لە وەزارەتە ئیتیحادیەکانە بۆ نمونە کورد بە پێی لە سا حەڤە بێک کە ئیتفاقی لەسەر کراوە یا لە سا 12 بێک ئەوان باسی لێوەکەن ئەبێت لە دائیرە ئیتیحادیەکانە وجودی هەبێ بەڵام لە ئەنجومەنی وەزیرانە تەنها دوو وەزیرمان هەبوو لە ئەسڵی 22 کەواتە لە سا 5 ناکە لە جێشی عراقیە کورد لە سا 2 نییە کە ئەوایە مەفروزە لە سا 15 کەمتر یا لە سا 7 کەمتری نەبێ لە مؤسساتی ئیتیحادیە کورد ئەو پشکەی نییە کە کەلناوە بۆیە مادەی 105 دەستور تا ئێستا بۆیە جێبەجێ نەکراوە بۆ ئەوی کورد نەتوانێت بێتە یاخود کورد ئەو خولانەی پێشوو کە لەوێ بوون بە خولەکەی منیشۆ پرۆژه یاسایەکی وا تەقدیم نەکراوە یام حاولەیەکی وا نەکراوە کە بتوانین پێگەی کورد وەکو دەسەڵاتی سیاسی بپارێزین لەبەرەوەی هەمیشە کوتایان هێناوە بۆی سەرۆکۆمارمان بەرکەوتووە یەکێک لە جێگرەکانی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و چەند وەزیرێک لە کاتێکا کە ئەمە ئەگەر بە یاسا تەسوید بکرا ئەمانە هەمووی ئیتیفاقی سیاسین ئەم ئیتیفاقە سیاسیانە زۆر جار پاشگەزبوونەوە لێ هەبووە لە ئەنجامی فعل و ڕەتفعلا مەسئلەی مادەی 106 دەستوری کە داهاتە ئیتیحادیەکانە داهاتە ئیتیحادیەکان هەموو مادەیەکی دەستوری کە باسەکە بێ بە پێی سیاقاتی دەستوری بێ لە سیاقاتی دەستوریە لە مادەی 100 دەستوریە فقرەی سێهەم نظامی مالی عراق نظامێکی مرکزیە واتە بێ هەموو داهاتەکان بێنەوە مرکز اینجا تەوزیع بکرێن کوردی ژەمە لە بەرژەوەندی نییە کە داهاتەکان و ئەو هەموو پارە زەبەلاحی سەرف کردووە لە دەرهێنانی نەوتە ئێستا هەموو نەوتەکە بخاتەوە بەردەست لە کاتێکا حکوومەت ئیلتیزامی ئەوە نەکا کە پارەی شەریکات بدا ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ کورد بۆ 4 ساڵی داهاتوو دەتوانێت چی بکات تا ئەم شتانی کە جەناب باسکردن ڕاست بکرێنەوە خۆی گرفتێکمان هەیە کورد کاتێک کە یەکدەنگ بوون یەک کوتلە بوون با بڵین یەک پێک هاتە بوون نەیانتوانیوە هیچ کام لەمانە جێبەجێکەن ئایا ئێستا کورد بەو پەرتەوازەیە کە هەیەی ئەتوانێت ئەمانە جێبەجێکە بە بڕوای من نەختێک زەحمەتە بە یەک مەرج
زەحمەتەکە لە کاتێکا لە ئاچێت کە هێزە سیاسیە باڵادەستەکانی هەرێمی کوردستان چیتر لەو کوێخایەتی کە کردویانە لەوە پێش و خەڵکییان بە شاگرد زانێ و واز بێن هەمومان بە شەریک بچینە بەغدا کە هەمومان بە شەریک هەر یەکە مەسئولیەتی خۆی لە ئەستۆ بگرێ. مەسئولیەتی من کە ئەندام پەرلەمانێکم لەسەر لیستێکی تایبەتی هاتووم یا فراکسیۆنێک لەسەر لیستێکی تایبەتی هاتووم بە هەمان شێوە فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنەکانی دیکە فراکسیۆنی هاوپەیمانی دیموکراتی و فراکسیۆنی نەوەی نوێ و بێژگە لەو دوو فراکسیۆن ئاساسی کە دەسەڵاتیان لە هەرێمی کوردستانە بەدەست بۆ زیاتر تەفاوز ئەوان کاتی خۆی کردویانە ئەبێ ئەمانە استراتیجێکمان هەبێت چۆن بتوانین لە ڕێگەی ئەم استراتیجەوە هەر یەکە ڕۆڵی خۆی ببینێ لەم قەزیە. بەڵام دروستکردنی استراتیجێک لە ئێستادا من بە زەحمەت ێزانم لەبەرەوەی هێزە کوردستانیەکان دوای 12 جۆرێک لە نەبوونی متمانە دروست بووە کە ئەو متمانەیە بە ئاسان دروست نابێتەوە. بەڵام ئەگەر بمانەوێ مستحیل نییە، ئەگەر بمانەوێ مستحیل نییە بەمەرجێ ئەو دوو هێزە سیاسیە باڵادەستە ئەو خەلەلانەی کە کردویانە یا پاشگەز بنۆ لێ یا چیتر بەردەوام نەبن یاخود داوای لانی کەم لێبوردنیە بکەن لە هێزە سیاسیەکانی دیکە بۆ ئەوەی ئێمە کۆمەڵێکی استحقاقاتی نەتەوەییمان هەیە لە بەغدادا ئەم استحقاقە نەتەوەییانە لە دەست نەدەین کاتێکیش لە دەست نادرێ بە یەک وتاری کورد و بە یەک استراتیجێتی کورد. بەڵام ئێستا بڕوان ناکەم بتوانین استراتیجێک بنووسین یا استراتیجێک کار لەسەر بکەین ئەکرێت بە دیوەکەی دریدا ئێمە ئێستا سێ تەکەتولیان پێگاتووە لە دوو هێزی سیاسی تەکەتولێکیان پێگاتوە لە 4 هێزی سیاسی تەکەتولێکیان تەنها هێزێکی سیاسیە ئەتوانین ئەمانە بە هەمومان و بەرژەوەندەکانی کورد بپارێزین بەڵام هەست کەس بە ڕۆڵی خۆی. کاگە ئەحمەد خاڵێک هەیە زۆر گرنگە لە هەموو ڕووداوێکی نەخوازراودا دەسەڵاتی سیاسی کوردی یاخو ڕێبەرایەتی کورد لە هەرێمی کوردستانی عێراقدا هەرگیز ئاماژەی بەوە نەکردووە کەم و کوڕیەکان و کەم تەرخەمیەکان لە چیدا بوون ئەوەندەی لۆمەی لایانی بەرامبەر کراوە هەمیشە لایانی بەرامبەر گوناهبار بۆ کورد خۆی وەکو قوربانیە نیشان داوە. ئەم سیاسەتە بۆ 4 ساڵی داهاتوو دەخوا بە دڵنیاییوە ئێمە کێشەیەکمانەیە کێشەی شەرقەوسەتیەکانە لەناو کێشەی شەرقەوسەتیەکانە کێشەی ئەو وڵاتەی کەمیتین و پێوتری عراق لەناو ئەوە تایبەتر بڵێم کێشەی کورد هەمیشە خاڵی جەوهری ئێمە لەگەڵ خەڵکی دیکە ئەوەیە کە بریتە لەوەی گرفتی خۆم یا شکستی خۆم لە ئەسوی بەرامبەرەکەم بۆیە اعتراف نەکردن بە هەڵە گەورەترین کێشەی بۆ ئێمە دروست کردووە. لە 4 ساڵی داهاتوو ئەگەرم هێزە سیاسیانەی کە لەو پێشبوونەتە هۆی سەرچاوی ئەم قەیرانانی کە دروست بووە ئەگەر ئامادە نەبن بە شێوەیەک لە شێوەکان جاداوای لێبوردنە هەڵدانەوەی پەڕەیەکی تازەیە بەوەی کە ئەوەی کە لەو پێشڕووی داوە ناکرێتەوە کە ئەمە زۆر زەحمەتە ئەم متمانەیە دروست بێتەوە بە واقعیەڵێم چونکە ئێمە بە تەواوی معنا لێک دابڕاوین ئێستا ڕاستە ئێستا کۆبوونەوەیەک هەیە و هێزە سیاسەکان سەردانی یەکەکەن بەڵام نەبوونی متمانە وای کردووە کە هیچ هێزێکی سیاسی سیقەی بەوی دیکە نەبێ حتا لەناو هەندێک لە هاوپەیمانەکانە سیقە لە نێوان هێزە سیاسیەکانانی بۆ نمونەیەکێتی و پارتی ڕاستە لە چوارچەوەی هاوپەیمانەکە بەڵام زۆر جار ئێمە کە بەجیا ئەیان بینین ئەو دوو هێزش جۆرێک لە متمانەیان بە یەک نییە بۆیە لە ماوەی ئەم 4 ساڵی کە دادێ زەحمەتە کورد بتوانێت ئەو پێگەیی کە هەی بووە بەدەستی بێنێتەوە زەحمەتە بتوانێت ئەم بابەتانە دووبارە بەدەست بێنێتەوە یا بتوانێت استراتیجێکی تازە ئەویش هەموو خەتاکە نەخەینە لایەنی عێراق خەتاکە خەتای بەشێکی باشیشی بەر کورد کەوتووە و لە ناو کوردیشا بەر ئەو دوو هێزە سیاسەت دەسەڵاتدارە کەوتووە کە تەمسیلی کوردیان کردووە بەڵام تەمسیلەکەی ئەوان بۆ بەرژەوەندی نەتەوەکە نەبووە بەڵکو بۆ بەرژەوەندی دوو هێزە سیاسیەکە بووە. ئەمە بێلەوەی کە تا ئێستا لێ پێچینەوە یا پرسیار و وەڵام لەگەڵ هیچ کەسێک لەوانی کە بە نوێنەرایەتی کورد چوونەتە بەغداوە نەکراوە ئەسڵەن دابڕانێک هەیە لە نێوان زێ گروپە کە مەفروض جواب بوو ئەم دابڕانە بە شێوەیە دروست نەبێ دەسەڵاتی سیاسی لە هەرێم یا حکوومەتی هەرێم بۆ خۆی ئەو سافی وەزیرانەی کە بە ناوی کوردەوە لەوێن کە جێشێک پلەی باڵا و ئەوانەمان هەیە نوێنەرانی کورد کە نوێنەرانی پەرلەمانن هیچ جۆرە تەنسیقێک لە نێوان ئەم سێ گروپان نییە تاوەکو بتوانین بە یەکەوە کارەکانمان جێبەجێکەین جگە لەوەی هەر نوێنەرێکی کورد کە هاتوێتە بەغدا هەر کەم و کوڕیەک هەر گرفتێکی هەبێت چکەمە لانی کەم وەزیرمان هەبوو ئیقالە کراوە بیلەوە بکەینەوە بۆ لەم قەزیمان نەپرسیوە ئایا ئەمە فعلەن دژایەتی ئێمە بەشێک لە کوردەکان دەنگمان نەداوە بەو نوێنەرە
خەڵکمان هەبووە لەسەر شەهادەی تەزویر دوورخراوەتەوە، خەڵکمان هەبووە لەسەر فەسادی مالی و ئەوانە قەزایای هینی لەسەر ئەمە ئەوە ناگەێنێ کە بەرامبەرەکانی ئێمە یاوانەی بەشداربوون لە حکوومەتەکەی مالکی و عەبادی و ئەوانی پێشووترا بێکەم و کوڕین نا تا سەر ئێسقان کەم و کوڕ بوون، بەڵام قیادەی کوردی ئەوانەی کە ناردوێنێتەوە مەفروزە نوێنەرایەتی ئەوەی کە بۆی نێراوە نوێنەرایەتی نەتەوەیە بکە، نوێنەرایەتی گروپێکی سیاسی بکە، بە هیچ شێوەیە ئامادە نەبوو لێپرسینەوەی لێ بکە لە ماوەی ئەو فترەیە چی بۆ داناوە، ئایا لە ئەسڵا هیچی بۆ داناوە بیکا بڵێ تۆ ئەوە خاڵی ئەلەف لێەوە دەست پێەکەی لە خاڵی جیما ئەبێ ئەم هەدەفانم بۆ جێبەجێکەی. هیچ هێزێکی سیاسی تا ئێستا ئەو لێپرچینەوەی نەکردووە تاوەکو نوێنەرانی کورد کە ئەچنە بەغدا ترسیان لەوە هەبێت. نوێنەرمان هەیە لە پەرلەمانی عێراقات لە ماوەی ئەو 4 ساڵێک کە ئێمە لێ بووین قسەیەکی نەکردووە، تەرحێکی نەبووە. نوێنەرمان هەیە مەسەن نوێنەری تازە هەیە ئەوەی کە من بیستێتم ئێستا عەرەبی نازانێ، هەر زمانی عەرەبیەکەی ئەوە نییە کە بتوانێت مخاتەبەی بەرامبەرەکەی بکات، جۆرێک لە مناقەشە بکات، جۆرێک لە گفتوگۆ و حیوار بکات لەناو ئەو لیژنەی کە ئەوی تیاابێ. ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر بمان توانایە ئەو مادە دەستوری کەوا بێ زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی و متەرجم دابردێ بۆ ماوەی چەند ساڵ ئێمە ئەومان نەکردووە. ئەمە ئەگەر بکرێ مەسەن داوای متەرجم بکەین و داوای ئەوە بکەین کە ئێمە بە کوردی لەناو پەرلەمان ئاقسەکەین، شتێکی تەبیعی و سروشتی و مافی خۆمانە و دەستوریە، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئایا عەمەلیە تاوەکو ئەمەی بۆکەن بە عەرەبی و تاوەکو ئەگاتە شوێنی خۆی جیاوازە لەوەی. خاڵێکی دیکە بەڵێن مشکلەیەک هەیە ئێمە مشکلەی ئەوانەی کە دێنە پەرلەمان خەڵکی ئەکادیمی و پرۆفشناڵ نین لە مەسائلەکانی خۆیانە، چونکە ئێمە ئالیەتی هەڵبژاردنمان لە عێراقا جۆرێک لە سەقەتی پێوەیە بە تایبەتی لە کوردستانە خەڵک لەسەر ئەساسی عاتیفە دەنگەدا، لەسەر ئەساسی ئەوەی حیزب کێ کاندید کرد لە ناو حیزبیشە کاندیدی فلان لایەنە کاندیدی فلان خەت ئیشی بۆ ئەکرێ، بۆیە ئەوانەی دەگەنە ناو پەرلەمان ئەو خەڵکە ئەکادیمیە نین یا ئەو خەڵکە پرۆفشناڵن نین تا بتوانن مەسەلەن لە مەجای مالیە چی پێەیە، لە مەجای قانونا چی پێەیە، چونکە ئێمە لە ناو هەموو پەرلەمانێکە بە هەموو وڵاتان و دوو اختصاص زۆر گرنگە، بە تایبەتی بۆ ئێمەی کورد اختصاصی قانون زۆر گرنگە و اختصاصی مال زۆر گرنگە، چونکە ئەوەی لەسەر ئێمەیە بە فەقەراتی دەستوری و فەقەراتی قانونی ڕێگەمان لێ ئەگرن بە شێوەیەکی دیکەش سیاسی ناتوان ڕێگە بگرن. بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە خەڵکێک لە مستەوە ئەگەر ئەم خەڵکەمان نهێنا ناو پەرلەمان قەدەرەن ئەم خەڵکە توانای ئەوەی نییە بێتە پەرلەمانتار بە شێوەیەک لە شێوەکان خەڵک دەنگ لەسەر کۆمەڵێک فاکتەرە ئەبێتە هۆی ئەوەی ئەم کەسە دیار بێ یا دیار نەبێ. لەوانەیە زۆر ئەوە باوە لە هەرێمی کوردستان ئەڵێ ئەگەرێتەوە بی بە پەرلەمانتار بەرە ڕۆژنامە نووس یاخود بەرە بە شێوەیەک لە شێوەکان کەسێک بی کە میدیا فۆکەست بخاتە سەر. ئەمەش کۆمەڵی خەڵک دەرەچن کەوا ئەکادیمی نین لە مەجای پیشەی پەرلەمان گرفتەکە لە ناو دانیشتەکان دروست دەبێت. کاک ئەحمەد پێشتر حەیدەر عەبادی ینی لە خولی پێشوویدا زۆر جەختی لەوە دەکردەوە کە لە بەرامبەر شەڕی دژی تێرۆریزم پێویستە بەرەنگاربوونەوە بۆ گەندەڵی هەبێ. دۆسەی گەندەڵی گەیشت بەکوێ؟ ئایا گەیشتۆتەوە ئاستەی کە ئیتر بڵین کێشەیەکی ئەوتۆنیە لە عێراقدا یا هێشتا عێراق لە سەردەستەی وڵاتە گەندەڵەکانی دنیادایە؟ بەپێی تەقریری شەفافی نێودەوڵەتی عێراقێکێکە لە ئەو دەوڵەتە عالەمی کە زۆرترین فەسادیان تەیە تا ئەسەش لە کۆتایی لیستەکەی شەفافی دەولیایە. بەڕێز عەبادی کە باس لە محاربەی فەسادەکە لە دوای داعش تا ئێستا هەر قسە بۆ بەڕاستی، يعني لسر أرزي واقع زور جار مشكلة لا برز عبادي دائما تصريح دابوي هناك البعض يريد كذا هميشه الله جروبيا كان آوا كان جروبيا تا استا بالرسمي أول شيء اللي استدا كرديوتي كومالي وزير وبربرسي أواني تجميد كردوا لوقت ضايعة حيث العبادي 4 صالي لبرد سابو لاني كم 2 صالي أم كوتاي لبرد سابو كبتواني كومالي ملفي ساخن هن يك لو ملف ساخنانا مسألة مزادي عملية زياد لجارك لجنەی مالی ئەو قەزەی تەڕح کردووە کە بەڵێن تا لە دەورەکانی پێشوە حیساباتی خیتامی بە هیچ شێوەی نهاتوۆتە پەرلەمانەوە. لەم دەورەیە ئێمە تا حیساباتی خیتامی 2005 تا 2011 مان لە پەرلەمانە تەصدیق لەسەر کردووە و ناردوومانە بۆ دادگای بۆ دادگا، بەڵام تا ئێستا دادگا هیچ قسەیەکی لەسەر نەکردووە. بۆ چونکە ئێمە گرفتێکمان هەیە، گرفتی محەسەسە لە عێراقەوای کردووە. سەرۆک کۆمار حامی دەستورە کە حامی دەستورە لەبەرەوەی محەسەسەی و حسەی کووردە ئەو حیمایەتە دەستوریە کە ئەو
پێی هەڵەسێت جیاوازە لەو حیمایە دەسووری کە زۆرینەی وڵات ئەو حیمایە دەسوور بکە سەرۆکی پەرلەمان کەسێکە لە تائیفەی سنی بە پێ عورفێکی سیاسی کە دروست بووە ئەم سەرۆکی پەرلەمانە لە ناو پەرلەمانەکە کۆمەڵی یاسای زۆر چاک دەرکراوە یاساکان با بڵێن تا ئەندازەیەک بێکێشە بوون بەڵام لە ڕووی متابعەوە پەرلەمان نەیتوانیوە وەزیرەکان کە من کێشکا و عبادی خۆی بێنێ لێپرسینەوەی لێ بکات و بتوانێت ئیجراعات بکات زۆر جار مەسەن وەزیری ئیتیساڵاتمان هێنا لە کۆتایە نەماتوانێت ئیجراعاتی لەگەڵ بکەین دوو وەزیر هاتوونەتە پەرلەمان کە ئیجراعاتیان لەگەڵا کردو یەکیان کوردە یەکیان سوننەیە من زۆر جار بە هێزە شیعیەکانەمە و دیا و برادرانی کە لە لیژنەی مالی ئەموت بۆ ئێوە کە تعاملەکەن کەیل بمکیالینە ئێمە هەمومان نەزانین کە هەموو وەزیرەکان بە هەموو پێگاتەکان و مەلەفی فەسادیان لەسەر مەلەفی زۆر زەبەلاحیژیان لەسرە بۆ تەنها توانیتان ئیستیجوابی کوردێک و سوننەیەک بن بۆ ئیستیجوابی دوو وەزیری خۆتانتان نەکرد کە ئەمە خۆی بۆ خۆی ئەم نظامی محەسەسە لە عێراقا لە کاتێکا ڕئیسی وزەرا کە لە تائیفەی شیعە و زۆرترین پێگەی هەیە لە ناو عێراقا وا ئەکا کە جیهازی تەنفیزی بەقوتر بێت لە بەرامبەر جیهازی تەشریعیە وا ئەکا بەشەکەی تری جیهازی تەنفیزی کە بریتیە لە سەرۆکاتی سەرۆکی کۆمار لاواز بێت لە بەرامبەر جیهات تەنفیزەکە کە زۆرینەی شیعە حکمی ئەو بابەتەکە ئەمە وای نظامی حساس محەسەسە وای کردووە لە ناو ئەجیزە تەنفیزیەکەشا بۆ نمونە حکوومەت کۆمەڵە هێزی سیاسی تایە لەبەرەوەی حکوومەتێکی بنکە فراوانەوە ئیتیلافیە ئەم وەزیری ئەو ئیستیجواب ناکات لە پەرلەمانە لە مقابلە بۆ ئەوەی ئەویش وەزیرەکەی ئەمە وای کردووە کە عێراق لەم دۆخە گەندەڵیا بمێنێ ئەگەر بتوانرایە معارزەیەکی تەندروست دروست ببوایە بۆ ئەوەی بتوانێت ئەم دۆخە بشڵەقێنێ ئەوە عێراق ئەتوانم بڵێم پێ ئەنێتە ئەوەی کەوا بە ئاراستەی چارەسەرکردن زۆر قورسە بە ئاراستەی کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵی چکە ڕێژەی گەندەڵی لە عێراقا ئێستا جمگەن نییە گەندەڵیتیانە بێ یاسا خۆی لێرەدا چەند یارمەتی دەربووە بۆ دروستبوونی ئەو ڕەوشی گەندەڵی کێشەیەکمان هەیە یاسا کاتێک کە بێلایەن نەبوو ناتوانێت چارەسەری قەزیە بکە یاسا لە عێراقا کاتێک بێلایەنە بێ کە سیستەمی قەزا بێلایەن بێ ئێمە محکەمەی ئیتیحادیمان هەیە هەر جارە و جۆرێک تەویل و تەفسیری مادەکانی دەستورەکە لە ساڵی 2010 بەنسبەت کوتلەی ئەکبەر کوتلە لەبەرەوەی علاوی کەسێک بوو زۆربەی سونەکانی لە دەور کۆبووە شیعەیەکی ئەلمانی بوو لە مقابلی مالیکیە کە کورسیەکانی لەو کەمتر بوو ئەوە علاوی مکلف کرایە بۆ پێگەێنانی حکوومەت نەخێدایانە محکەمەی ئیتیحادی و ئەوە تەفسیری کرد کە بریتە ئەکبەر کوتلە لە پەرلەمانە بریتە لەو کوتلەی کە خۆی بەدەنگها زۆرترین کورسی بەدەستێناوە یاخود بریتە لە دوو کوتلە یاسیە کوتلەکە یەکەگرن بۆ یە کوتلە شیعەکان یەکیان گرت و پۆستەکان لە عبادی لە علاوی سندەوە ئێستا ئەم تەفسیرە ئەیانەوەی بە شێوەیەکی کە تەفسیری بکەن ئەڵێن گەورەترین کوتلە بریتە لەوەی کەوا زۆرترین عەدەدی هەبێ لە ناو پەرلەمانە بۆیە ئێستا کێشەیەک دروست بووە لە نێوان هێزە شیعەکانە گروپێکیان ئەڵێن زۆرترین کوتلەمان لەگەڵا فعلەن وەکو کوتلە زۆرترین بەڵام کوتلەکەی دیکاڵەن نەخێر وەکو کورسی زۆرترین کورسی لەگەڵێمە لەبەرەوەی بووەتە هۆی ئەوەی ئێستا منافەسەیەکی زۆر حاد هەیە لەوەی چۆن ئەندام لەو کوتلەیە بێنیتە کوتلەکەی خۆت و ئیمزای پێ بکەیت کە بووەتە هەندێک عیبە بەسەر پەرلەمانی ئیتیحادیەوە ڕاستە دەگوترێ تەنانەت لەوێژدا بۆ لەم مەسلەی کوتلە و کوتلەکاریەیە پەرلەمانتار کڕاوە دوور نییە کە ئەو سەفقانە دروست ببێت چونکە وەزارەت بۆ کڕین و فرۆشتنی پێوە کراوە لە خولەکانی پێشووە پەرلەمانتار هەموو پەرلەمانتارێک خاوەنی ئەو کیانەی خۆی نییە کە ئەکرێ بەرژەوەندی خۆی هەڵبژێرێ ئەکرێ هەدفێکی سیاسی دیکەی هەبێ تۆڵە لەو کوتلێ بسێنە مەسن ئێستا کوتلەی نەسر فالح فەیاز لێ جا بۆ تۆ لەبەرەوەی کە کاتێک کە لا ئەدرێ لە پۆستەکەی ئەویش کوتلەکە جیاکاتەوە ئەچێتە ناو کوتلەکەی بیناوی ئیسلاح کەمالێکی و عامری سەرپەرشتیەکەن کەواتە مادەم فەساد لە مؤسساتی دەوڵەتە هەبوو پەرلەمانیش پارێزراو نییە لەو فەسادە و مەلەفاتی زۆر هەیە لە ناو پەرلەمانی ئیتیحادیە هی خولەکەی پێش ئێمە هی پێشتر کە هەر بۆ نمونەیەکی بەسیط پەرلەمان 1940 سیارەی لە اختیاردایە 28 سیاران هەر ون بووە تا ئێستا پەرلەمان لێ پێچینەوەی لەسەر بابەتە نەکردووە ئەو مکافاتانەی کە سەرۆکاتی پەرلەمان تەوزیعی کردووە وەدابەشی کردووە بە خەڵکانێکەوان شایستە بوون و شایستە نەبوونیان نەبێ قەزا بڕیاری لێبدا تا ئێستا پەرلەمان لێ پێچینەوەی نەکردووە بۆیە پەرلەمان خۆی بۆ خۆی نەیتوانیوە لە متابعە سەرکەوتوو بێ
چ متابعی خۆی بکات تۆ نتوانانی متابعی خۆت بکەی ناتوانانی متابعی غیری خۆش بکەیت لە ماوەی ئەو چەند ساڵە پلەی وەزیفی دانان لە پەرلەمانە وجودی با بڵێن مەنعکراوە بەڵام کاتێک سەیری داتا و بەیاناتەکانەکەی سیرەکەی تەوزیفات هەیە لەناو پەرلەمانە بە حرەکەی مەلاکیش نەبووە چکە لەناو موازنە حرەکەی مەلاک ڕێگەی پێدراوە ئەمە چۆن کراوە زۆر جا پرسیارەکەی وەڵامەکەی وونە ئەمانە هەمووی چەندە کاریگەری دەبێ بەسەر پێکەنانی حکوومەتەوە بەتابەتی کە ئێستا ینی عراقیەکان پێ دەچێت لە هەموو کاتێ زیاتر پێویستیان بۆ بێ حکوومەتێکیان هەبێ سەنگی هەبێ پێگەێنانی حکوومەت پەیوەندی یەکەم جار بە معادلەیەکی دەولیەوە هەیە کە بێ ئەو هێزە دەولی و ئەقلیمیانی کە بەرژەوەندیان لە عێراقا هەیە لەسەر ئەو بەرژەوەندیانە ڕێک بکەون کە دژی بەرژەوەندی یەک نەکەن چونکە ئەگەر بە دڵنیاییەوە بەرژەوەندی هێزە ئەقلیمی و نێودەوڵەتەکان دژی یەکە ئەگەر نتوانن لە خاڵێکا بە یەک بگەن لەسەر بەرژەوەندەکانیان لە عێراقا ئەوە پێگەێنانی حکوومەت زەحمەتە دروست بێت چونکە هەر یەک لەو تەکەتولانەی کە هەیە کە ناسراون بە تەوەجوهاتی ئەمریکی و تەوەجوهاتی ئێرانی ئەوە ئەگەر حکوومەتەکە بە ئاراستەوە بێ ڕئیس وزراکەی لە تەوەجوه ئەمریکیەکە بێ ئەوە تەوەجوهی ئێرانیەکە بە دڵنیاییوە نایاڵە جێبەجێ بێ و ئەگەر ڕئیس وزراکە لە تەوەجوه ئێرانیەکە بێ ئەوە بە دڵنیاییوە تەوەجوه ئەمریکیەکە نایڵێت چونکە نیسابی قانونی پەرلەمان بەوە دروستە بێ و عرقلەی بۆ دروستەکەن ئەوە خاڵێکم خاڵی دووەم هێزە سیاسیەکان ئەبێ بگەنە ئەو قەناعەتەی کە عراقی هەمووانە بە تەنها گروپێکی سیاسی ناتوانن ئیدارەی بدەن بۆیە چ بە یەک و حکوومەتێکی ئیتیلافی دروستکەنە بێ بە شەراکەت بیکەن چ ئەگەر بەرەو ئاڕاستەی ئەوەی ئۆپۆزیسیۆن دروست بوو ئۆپۆزیسیۆن لەسەر ئەساسی ئەوە ناکە تۆڵە لەوی دیکە بسێنەوە ئۆپۆزیسیۆن لەسەر ئەساسی ئەوەی تەکمیلەی ئەم نظامە سیاسیە بکرێت چونکە بە قەناعەتی من هەر دەوڵەتێک لە دنیا بە تایبەتی سیستەمی پەرلەمانی ئەگەر ئۆپۆزیسیۆنی نەبێ دەوڵەتێکی شەلەل دەرەچێت ناتوانێت متابعە بکە ناتوانێت مراقەبە بکە جۆرێک لە مجاملاتی سیاسی دروست بێت جۆرێک لە پەردەپۆشکردنی گەندەلەکان دروست بێ وەکو لەوە پێش دروست بووە بۆیە پێگەێنانی حکوومەتی عراقی ئەگەر معادلە دەولیەکە لە بەرژەوە نەگاتە نەتیجە ئەوە پێگەێنانی حکوومەت زەحمەتە بێ دو پرسیارم لەم هەلومەرجەی ئێستای عراقا دەبینین لایەنە عراقیەکان بوون بە بەشێک لە بەرژەوەندی هەموو وڵاتانی ناوچەکان وڵاتانی تری ئەوەی کە جەنابەت بە ئاڕاستەی ئێرانی و بە ئاڕاستەی ئەمریکایی ناودێریان دەکەی کەی عراقیەکان دەبن بە خاوەنی بەرژەوەندی خۆیان کەی عراقیەکان دەبن بە بەشێک لە بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان طبعا ئەجندای ئەم وڵاتانە وڵاتە ئەقلیمیەکان و وڵاتە نێودەوڵەتەکان هەمووی بەرژەوەندی هەیە چ بەرژەوەندی سیاسی هەیە بەرژەوەندی اقتصادی چکە لە بیرمان نەچێ عێراق بازارێکە بۆ کاڵاو کەلوپەلی ئەو وڵاتانە پێگەیەکی سیاسیە بۆ هەندێک دەوڵەتی بۆ دەوڵەتە زلهێزەکان کە بتوانێت لەوێ پێگەی خۆی هەبێ وەکو دەوڵەتێک سەر بە معسکەرەکەی ئەوێ کاتێک عراقیەکان دەتوانن بەرژەوەندی عراقیەکان بپارێزن ئەوە کۆمەڵێک مەبادئ هەیە بێ مەبادیانە ڕاستە علاقە لەگەڵ ئەو وڵاتانی ئەقلیما ئەبێت لە بەرزترین مستەوایە بێت چونکە تۆ لەگەڵ دراوسەیەک تا لەسەر ئاسی کۆمەڵایەتیش بێ ماڵێک دراوسێت نەبێ مامەڵەیان لەگەڵا بکەین چ لەسەر ئاسی دەوڵەتی بن ئێمە بمانەوێ نەمانەوێ لە شەرقمانۆ لە ڕۆژهەڵاتی عراقەوە ئێران و بەنزیکەی 1100 کیلۆمەتر حدودی ئێران عراق بەیەکۆیە بەرژەوەندی بەیەکۆ هەیە کولتوریان بەیەکۆ هەیە حتا علاقەی مساهرە هەیە لە نێوان عراقیەکان و ئێرانیەکانە لەلایەکەوە لەگەڵ تورکیا ئەم قەزە هەیە لەلایەکۆ لەگەڵ سووریا لە ئوردون لە دووەلی خلیج بە تایبەتی سعودی و کۆیت بۆیە ئەبێ عراقیەکان بیر لەوە بکەنەوە کە ئەمە بەرژەوەندی ئەم وڵاتانە یاخود پاراستنی علاقە لەگەڵ ئەم وڵاتانە لەسەر ئەساسی بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان نەبێ بۆیە دوو قەزی هەیە یەکەم پاراستنی بەرژەوەندی ئەم وڵاتانە کە عراق نەبێتە ساحەیەکی تەسی حسابات لەگەڵ ئەم وڵاتانە چ ئێران بێت چ تورکیا بێت چ دووەلی خلیج بێ خاڵی دوو هەمیان کە ئەمانە قەناعەتیان بەوە هەبێ شتێک هەیە ناوی مەبدەئی مواطنەیە ئێمە هەمومان لە عێراقا هاوڵاتی عراقین کاتێککە دەینە دەرەوە من بە پاسپۆرتی عراقی هاتوومەتە دەرەوە کەواتە بێ مەبدەیەکە بێ کە ئیشی لەسەر بکەین مەبدەئی مواطنەیە بێجگەلەوەی خصوصیەتی قەوبی خۆشمان بپارێزین خصوصیەتی نەتەوەی خۆمان بپارێزین و نێڵین زوڵمی لێ بکرێ و نەژێڵین زوڵم بکات چونکە ئەوەندەی خراپە بێدەنگ بی لەوەی زوڵم لە میلەتەکە بکرێت ئەوەندەش خراپە تۆش زوڵم بکەیت لە میلەتانی دیکە بۆیە ئەگەر ئەم دوو قەزەیە بەرژەوەندی وڵاتانمان پاراز لەگەڵ بەرژەوەندی خۆمان بەوەی یەکیان لەسەر حسابی ئەوەی دیکان نەبێت ئەوەشمان لەبیر نەچێ ئەم هێزە سیاسیانەی کە لە عێراقا ئێستا هەن فترەیەک لە فترەکان هەمویان معارەزەی سیاسی حکوومەتی بەعز بوون و لە ئێرانە ژیاون جۆرێک دامی سیاسیان لە با بڵێن
سونەکان زیاتر دامی سیاسیان بەڵام کاک ئەحمەد ئەمە ڕەوایی نادا بەوەی کە دەستواڵا بکەیتەوە بۆ ئێران لە عێراق. ئەمە تازە تعامل لەگەڵ واقع ئێستا دوو نوێنەری ئەو دوو دەوڵەتە نوێنەری ئێرانی لە عێراقایە و مفاوەزاتەکە لەگەڵ کوتلە سیاسیەکانە و تەوەجوهاتی خۆی کۆکاتەوە نوێنەری ئەمریکایش بە ڕسمی وەزیری خارجیە باز لەوەکە کە ماگۆرگ نوێنەری ئەوە نوێنەری سەرۆک ترامپە و لەوێ ئیشی گەورەکە تشکیلی حکوومەتی ئیتحادی تازە بەشی زۆری لە دەست عێراقیەکان دەرچووە چوەتە معادلەیەکی دەولی ئەقلیمیەوە. بەڵام عێراقیەکان تا چەند ئەتوانن استثماری ئەم معادلە دەولیە بکەن کە بتوانن بەرژەوەندی خۆشیان تحقیقکەن و ئەم دوو بەرژەوەندیش دژ نەبێ ئەوە کەوتۆتە سەر حنکە و سیاسەتی ئەو هێزە سیاسیانەی کە لە عێراقا کە تا ئێستا نزوجی فکری و سیاسی و هێزە سیاسیانە نەگەشتووە ئەو قۆناغە تا بتوانن مەسەڵەن چعیبی نییە بەرژەوەندی ئێرانیەکان بپارێزن بەڵام لەسەر ئەساسی بەرژەوەندی عێراقیەکان چعیب نییە بەرژەوەندی ئەمریکەکان بپارێزن چونکە ئێمە دوجار لە فترەی معارەزە بوونە ئەم هێزە سیاسیانە هەمویان لە ناو ئێرانە حەساونەتەوە لە کاتی لێدانی هەرێمی کوردستان و کۆڕەوەکەی ساڵی 91 و کیمیایەکەی ساڵی 1970 و کۆمەڵێک دەربەدەری و 1970 و بێجگە بە ساڵی 1970 و ئەو هەموو ساڵانەی کەوا خەڵک و هاوڵاتی ئێمە لە ئێرانە حەساونەتەوە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق ئامادە نین ئەم وەفایە واز لێبێنن لە هەمان کاتا ئەو وەفایش نابێ واز لێبێنن کە ئەمریکیەکان توانیان لە گەورەترین دیکتاتۆر ڕزگاریان بکەن کە سەدام حوسێن چکە ئەگەر هێزەکانی ئەمریکا نەبوو نایە ئەوە عێراقتا ئەسەش لە دەستی سەدام حوسێن نبوو وەک بگرە بەهێزتریشە بووە بۆیە ئەبێ ئەمان لە بەرچاو بێ هاوسەنگێک بەڵام لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکی عێراق نەبێ بۆیە ڕاستە ئەوە من نەمبیستوە لە هیچ حکوومەتێکی دنیا نەمبیستوە نوێنەری ئەمریکا نوێنەری دوو وڵات بڕۆن حکوومەت بۆ وڵاتە پێک بێنن یعنی ئەوەی لە عێراقا ئێستا لە هیچ دنیایەکدا نییە کە بەڕسمی نوێنەری سەرۆکی ئەمریکی لەوێ بێ نوێنەری سەرۆکی مرشدی ئێرانیش لەوێ بێ بۆ پێگەێنانی حکوومەتی عێراقی بەڵام ئەو واقعەکەەوە بێ تەعاملی لەگەڵا بکرێ عێراقیەکان کاتێک دڵسۆزیان دەرەکەوێت کە تعامل لەگەڵ ئەم واقعا بکەن بەڵام بەرژەوەندی عێراقیەکان بپارێزن. کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێستان کاک بڵێن. زۆر سپاس.